هەمە ئاهەنگێکی فراوانیان هەبووە و پەیوەندێکی پتەویان هەبوو و زۆر جار توانیویانە لە ڕێگەی پەیوەندیەکانەوە کاری هاوبەش یاخود پێشانگەی هاوبەشیان هەبێت. لە ئێستادا پێشانگایەکی شێوەکاری و بە تایبەتیش پێشانگایەک بۆ کارە سیرامیکیەکانی ژمارەیەک لە شێوەکارانی کورد و عەرەب لە پێشانگایەکدا کۆ دەکاتەوە. لە هەولێر 14 هونەرمەندی کورد و عەرەب لە عێراق و وڵاتانی عەرەبی پێشانگایەکی هونەری سیرامیکیان کردەوە. سەرپەرشتیاری پێشانگاکەش دەڵێت بۆ نزیککردنەوەی کارە هونەریەکانی هونەرمەندان گرنگە. کارە هونەریەکان گزارشتیان لە ژیان و قۆناغەکانی پێشخستنی کۆمەڵگا دەکرد. هونەرمەندانیش باز لە جوانی و تایبەتمەندی هونەری سیرامیک دەکەن. پێشانگاکە ماوەی 1 مانگ بەردەوام دەبێت و بڕیارە دوای تەواوبوونی ئەو وادەیە لە ژمارەیەک وڵاتانی عەرەبی هەمان پێشانگا بکرێتەوە. واری سیرامیک پێشانگایەکی نێودەوڵەتی لەم جۆرە بکرێتەوە کە ناونیشانەکەی تورابە. تیایدا چەندین وڵاتی عەرەبی بەشدارن، لەوانە کوێت، مسر، ئوردن، تونس، لوبنان، عێراق و هەروەها هەرێمی کوردستانیش بەشدارە. ئەم پێشانگایە گرنگە بۆ هەرێمی کوردستان لە کاتێکدا نخبەیەک لە هونەرمەندە دیارەکانی ئەو وڵاتانە ڕەزامەندیان دەربڕی کە بێن لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە زانکۆی جیهان ئەم پێشانگایە بکەنەوە. ئەم پێشانگایە دەستگای ڕۆشنبیری زانکۆکانی جیهان بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری لاوان، بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەر و کۆمەڵەی شێوەکارانی عێراقی بەڕێوەچووە. هەر فیگەرێک لەم پێشانگایە گزارش لە کللتور و فەرهەنگی ئەو وڵاتە دەکات کە تێیدا بەشدار بووە. پێشوەختە لەگەڵ هونەرمەندەکان قسەمان کرد، کۆمنتیانەوە بوو کە بەڕاستی گرنگە بۆ ئێمە کارەکانی خۆمان جگە لە وڵاتانی خۆمان ببینە وڵاتانی تر. ڕەنگە لە عێراق لە بەغدا لەو شوێنانە بەشداریان کرد، بەڵام وەکو هەرێمی کوردستان یەکەم جارە ئەو هونەرمەندانە لەسەر ئاستێکی باڵا دێن لە هەولێر بەشدار دەبن لە پیشانگایە. لە ڕووی ڤیزە و دابینکردنی شوێن و ئەوانە هەموو شتێکمان بۆ دابین کردوون و هەتا قسەیان لەسەر گەلەریەکەشکە بوو کە لەسەر ئاستی عێراق تاکە گەلەریەکان پێشانگای تێدا دەکرێتەوە. ڕەزامەندی خۆیان دەربڕیوە. بێگومان ئێمەش وەکو زانکۆی جیهان کاردانەوەی ئەومان دەبێت کە ئێمەش پێشانگاکانی هونەرمەندانی خۆمان ببینە وڵاتانی کوێت و لوبنان و مسر و ئوردن و تونسیش کە ئەوانیش ڕەزامەندی خۆیان دەربڕیوە لە ئێستاوا کاری لەسەر دەکەین. نەورۆز تەنیا یەکێک لە میوزیسیانە دیارەکانی